یەکەم هەواڵەوە دەست پێکەین کە پانێڵێک بۆ کەسایەتیەکی زۆر جوانی کورد بۆ هونەرمەندێک بۆ دەرهێنەرێک کە توانیوێتی کاریگەریەکی زۆر لەسەر درامای کوردی بەجێ بهێڵێت. ئەو پانێڵەش بۆ هونەرمەند و دەرهێنەر جەلیل زەنگەنە ئەنجام دراوە و هاوکارمان ڕەوەند لە نێو پانێڵەکە ئامادە بوو. پانێڵەکەش بەناونیشانی جەلیل زەنگەنە ڕەوتی جیاواز بوون کە لەلایەن ئەنجومەنی سەندیکەی هونەرمەندانی کوردستانەوە ئەنجام درابوو. لەوێ ئامادە بوو بڕگێکی بۆ ئامادە کردوین با ئێمەش بەیەکە و بینەری ئەو بڕگەیە بین. سڵاوتان لەبێ ئەم کاتە هەموو کاتێکتان باش. دراما ئەو بوارەیە کە چیرۆک خەم و خۆشی و مێژووی نەتەوەیەک بەرجەساکە لە نێو مێژووی درامای کوردیدا هەندێک ناو هەندێک ڕووسار هەن کە لەگەڵەوەی کە کاری زۆر باشیان کردووە بەڵام ڕێچکەیان شکاندووە و دەهێنانیان کردووە لە درامای کوردیدا. ئەمڕۆ لە تەلاری سەردەم پانێڵێک سازەکرێت بۆ ڕووسارێکی دیاری نێو درامای کوردی مامۆستا جەلیل زەنگەنە. پانێڵەکە لەژێر ناونیشانی جەلیل زەنگەنە ڕەوتی جیاوازبوون لە درامای کوردی داوەکو و هەمومان نەزانین کە هونەرمەند و دەرهێنەری گەورە مامۆستا جەلیل زەنگەنە ناوێکی دیارە و خزمەتێکی بەرچاوی کردووە لە هونەری کوردیدا و هەر لە نووسین لە نواندن لە دەرهێنان و یەکێک لەو کارانەشی کە دەنگدانەوەکی زۆری هەبوو درامای گەردەلوولە کە ئازارە بە کۆمەڵەکانی گەلی کوردی لە نێو درامایەکدا کۆکردەوە. پانێلستەکانیش پێکهاتوون لە هەریەک لە هونەرمەندان و مامۆستایان یاسین قادر بەرزنجی هەروەها حەمە سوار عەزیز. شار هاوری رشدای پاشیوه تنیات روسکینی و یک روناکی بشار بخشیوه شار مریان چوانی تو. پانێڵەکەی ئەمڕۆ بە ناونیشانی جیاوازبوون جیاوازی لە کارەکانی خۆتا چۆن بینیت؟ والله ئەوەی بینم کە من پێشکەشکەم لەوانی تر جیاوازتر بێت. ئەجنەشتی تەقلیدی کەواتە من هەر سواوەکان و ئەو شتانی تر پێشکەشەکەم کە بینەر بینیویانی بەڵام ئێستا بۆ بینەر خولەپیزە و گەردەلوول و ژاڵە و ئەمانەی خۆشەوێ لەبەرەوەی جیاوازتر بۆ لەوای تر یان دەستەکە ڕوحەتێکی تازەبوونەوەی تایە دوایەوە لە وجدانە ئەژی خەڵکیە تا ماوە باسیەکە و سەرسامە پێوەی خۆم پێش ئەوەی ئەوان سەرسامە بێ خۆم سەرسام بم. لە نێوان کارەکانی خۆتا هەر لە نووسین بۆ دەرهێنان بۆ وەکو ئەکتەر لە مێژووی کارە هونەریەکانی خۆتا شانازی زیاتر بەکام هۆن کارهێنەوەکەیت؟ بەکام کارەیانەوە چ کارێکت لە ڕەوتی هونەری کارکردنی خۆتە؟ وڵی هەندێک شتێ لە شانۆگەریە پێشکەشم کردو زۆر جوان بوونە لەوانە یعنی سێرەکەی سرودی خۆشنودی یەکێ بوو لە کارە جوانەکانم یا ئەوی تریان ئەوە سێ چوار کارم پێشکەش کردووە زۆر جوان بوون بەڵام لەوەی خۆمە با بڵێن گەردەلوول لای من لە قیمەی ئیشەکان مایە بەڵام بریا 4 و 5 بکرایە بۆی ئاسوودە بم هەتا ماوە سوپاسی کورساتەکەم زۆرش کورسات زۆر هاوکاری کردوم زۆر یارمەتی یاوم یعنی سەیرەکەم بە جوانی لەگەڵما هاتە پێشەوە بۆ پێشکەشکردنی 4 و 5 بەڵام دەردی ئەو برادەرەکە وتی لە خاکە نووسمان کردووە و لە ئیمان کردو ئەوە گوناحی من نیە ئەبوایە بێنە پێشەوە زیاتر بۆ ئەوەی بتوانین ئیشەکە بە جوانی بکە چکە کامل نابێت 4 و 5 نەکرێ کامل نابێ ئیشەکە کامل نابێت. لە گێڕانەوەی مێژووە چۆن بەتایبەت لە گەردەلوولە درامای گەردەلوول بە نمونە بێنینەوە چۆن ئەم هاوسەنگیەت ڕاگرتووە هەم گێڕانەوەی مێژوو بێت بە شێوە ڕاستیەکەی هەم جوانی نواندن و جوانی دراماکەش بپارێزی. ئەوە ئەگەینەکە بووی خەیاڵی زۆربەی زۆری ڕاستە لە حەدەسەکانە وەرم گرتووە لە گێڕانەوە وەرم گرتووە لەم لەولە بەڵام زۆربەی زۆری خەیاڵی خۆمە خەیاڵ و فەنتازیای خۆمە ئەمە ئێساوەتە هەنار و وەنەوشە و باران و ئەمانە هەمووی شتان نەبووە هەمووی من دروستم کردوون خەیاڵی خۆمە بەڵام سوپاسی ئەکتەرەکانەکەم سوپاسی ئەو لایەناناکەم کە هەموو هاوکارم بوون بۆ سەرکەوتنی گەردەلوول ئەگەر ئەوان نەبوونایە گەردەلوول نەجاحەتی ئەو سەرکەوتنەی نایەنە کورسات نەبووە ئەو سەرکەوتنەی نایەنە من بۆیە لێرەوە سوپاسی گشت ئەواناکەم کە هاوکاری و یارمەتیان داوم ئەو ئەکتەرانە ئەوانی کۆچیان کردووە یاخوا هەر
گیان بەهەش بێ و ئەوانی ماونەتەوە تەمەن درێژ بن یەکێ لەوانە کە سەرسامن پێی هونەرمەندی گەورە عومەر دڵپاکە یعنی یاخواد تەمەن درێژ بێت هونەرمەندێکی گەورە و ڕێک و پێک و چاک و محتەرەمە گشت هونەرمەندەکان عینەشتن یعنی سوپاسیانەکەم بە هەمویان و تەمەن درێژ بن یاخوا ئەو هونەرمەندە کۆچکردنەوەش کە کۆچیان کردووە گیان بەهەش بێت زۆر سوپاس بۆ ئێوەش ڕۆڵەکانی تۆ بوون بە بەشێک لە یادەوەری بینەری کورد باشە خۆت زیاتر بە کام ڕۆڵەیان سەرسامیت وە هەستەکە ئەگەر ئەم ڕۆڵەت نەگەڕایە لە درامایە بێت لە فیلمە بێ یا لە شانۆگەریا بێت بۆ شاییەکە بوو لە مێژووی کارکردنی هونەری خۆتە بە ڕای خۆم و بە نیسبەت خۆمەوە هەموو کارەکانم لا خۆشەویستە لەبەرەوەی پێیانەوە ماندوو بوون بە قەناعەتی خۆم هەڵم بژاردووە هەموو ڕۆڵەکان لەبەرەوە هەمویانم بەلاوە جوانە و پێم خۆشە لەبەرەوەیش بینەر پێی خۆش بۆ ڕۆڵەکانی بەلاوە جوان بووە بەلای منیشەوە جوانە و پێ خۆشحاڵم کە دڵی خەڵکم خۆش کردووە. سەپۆش بە تەمەن درێژ بیت مامۆستاژیان ئەمڕۆ پانێڵێک ساز کرا بەڕێزشان لە پانێڵەکەی ئامادەیتان هەبوو ڕۆتی جیاوازبوون لە درامای کوردیا بوو مامۆستا جەلیل زەنگەنە پێتان وایە هۆکاری جیاوازبوونی مامۆستا جەلیل زەنگەنە و کارکردنی مامۆستا جەلیل زەنگەنە هەروەها هۆکاری مانەوەی درامای گەردەلوول لەناو بینەری کووردا چییە؟ بەڵێ تەبانە کاک جەلیل ئەتوانم بڵێم هەل لە مێژەوە هەتاکو ئێستا ڕۆڵێکی زۆر گرنگ و کاریگەری هەبووە لە هونەری کوردیا ئەو کارانی کە کردوونی جیاواز بووە لەبەرەوەی ئەزمونێکی زۆری هەبووە لەو بوارە و ماندووبوونی زۆری هەبووەوە خۆشەویستێکی زیاد لە لزومی هەیە بۆ هونەرەکەی و حەسەکات ئەو کارانی کە ئەکا بمێنێتەوە هەمووی زوربەی کارەکانیشی بۆ نمونە مەسەلا خولە پیزا بۆ نمونە گەردەلوول ئەو ڕۆڵانە ینی هەمووی باسی مێژووی کورد دەکا باسی ئەو مێژووەکە کە هەموو کەس ئەوانی کە بڵین تەمەنێکیان هەیە و شارەزان لەو مێژووە ئەم ئەو هاتۆ گێڕاوێتەوە بە شێوەیەکی زۆر جوان بۆی کەوا چێژی بەکارەکە بەخشیوە و وای لە بینەر کردووە یعنی بینەری ڕاکێشاوە بە هەموو شێوەیەک کە بینەری کارەکانی بن. تەورەکەی بەڕێزت لە پانێڵەکەیە مامۆستا جەلیل زەنگەنە و هونەری گەڕانەوەی مێژوو بێتان وایە تایبەتمەندی هونەری گەڕانەوەی مێژوو لای مامۆستا جەلیل زەنگەنە بە تایبەت لە درامای گەردەلوولا چییە؟ لە ڕاستیدا جێڕانەوەی مێژوو یەکێکە لەو ڕووبەرە پڕکێشە و پڕئالۆزیانەی کە لە هونەرە زۆر کێشە دروستەکە بۆیە دەستبردن بۆ مێژوو خۆی لە خۆیدا مێژوو خۆی ڕووبەرەی پڕکێشەیە بە تایبەتی کاتێک کە دەخێتە سەر شاشە کێشەکە بێتە کێشەی زاکرەی گشتی کۆمەلگا خەڵکێکی زۆر لەبەرەوەی ئەم ڕووداوانە دیوەیان یان خوێندوێتێنەوە یان زانیاریان لەسەری هەیە هەمیشە کارە هونەریەکە بەراورد دەکەن بەو دراما یاخود بەو فیلمێک کە مێژوویە پێشکەشەکرێت. کاک جەلیل لەم ڕووبەرە لە دوو قۆناغیشی کردووە لە سەرەتا قۆناغی فیلمەکانی کە فیلمی مامەڕیشە و کەژاوی مەرگ و خولەپیزەی کردووە بە شێوەیە کاری کردووە بەڵام قۆناغی دواتر کە دیدگای کاک جەلیل بۆ کارکردن لە نێو مێژووە ئەچێتە ئەو بوارەکە پێی ئەڵێن فەلسەفەی مێژوو پێشەکەوێ لە گەردەلوول ئەمە بە تایبەتی لە بەشی 1 و 2 زۆر بەڕوونی ئەبینرێ ئێمە چۆن سوود لە مێژوو وەگرین بۆ دروستکردنی کارێکی درامی کارێکی هونەری هەم بەشێک لە مێژوو بجێڕینەوە خەڵک ئاشنا بێ بە مێژوو هەمیش لە ڕووی هونەریەوە کارێکی پڕ کواڵیتی پڕ چێش پڕ جوانی پێشکەشکەین. لە کۆتایی ئەتوانین بڵین ئەمە ڕێزلێنانێک نەبوو بۆ هونەرمەندێک و گەڕانەوەی کار و چالاکی و پرۆژە هونەریەکانی نەبوو بەڵکو نوێکردنەوەی پەیمانێک بوو لەگەڵ ئەو هونەرە ڕەسەنەی کە ناسنامەمان ئاپارێزێت و چیرۆکی مێژووی ئەم نەتەوەیە ئەگەڕێتەوە بۆ نەوەکانی داهاتوو هەمیشە شاد و بەختەوەربە.